پێش دەستپێکردنمان بە ڤیدیۆکە بۆ ئەو بەڕێزانەی کە پۆلی دوانزن و ئارەزوی خوێندنی ئۆنلاین دەکەن ئەوە یەکێک لە باشترین مامۆستاکانی وانەی زیندەزانیم بۆ هێناون کە لە ڕێگەی یوتیوبەکەی ڤیدیۆی وانەکانی بڵاو دەکاتەوە و بەڕاستی بە شێوازێکی زۆر جوان و پخوت باسی وانەکان دەکا کە دڵنیام هەموو خوێندکارێکی پۆلی دوانزە سوودێکی باش لە ڤیدیۆکانی دەبینن. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشن داناوە. هیوادارم بچن پشگیری خۆتانی بۆ دەرببڕن. سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لە ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست. هەشبەشی لە شان هیچیان لەبارەوە نازانیت. لەشی مرۆڤ گردوونێکی تەواوە بە ڕێساو نهێنیەکانی زۆر لەم ڕێساو نهێنیان هێشتان ئاشکرامان نەکردوون. ئایا پێشتر هیچ پرسیوتە لەبارەی هۆکاری بوونی هێڵەی لە نێوان لوت و لێوی سەرەوەمان کە ناوی ئەننەثڕی لێنراوە هۆکار هەیە بۆ بوونی؟ با بێکەوە سەیری هەشبەشی گرنگی لەشمان بکەین کە ئێمە هەرگیز گرنگی پێنادەین، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. پشگیریمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت و بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش ساڵات بکەن. فەرموون ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین. هەشتم لا ڕەهێڵی هەڵمژین. ئەگەر پەنجە گەورەی دەستت کەمێک درێژ بکەیت نزمبوونەوەیەکی بچووکی سێگۆشەیی ئەبینی لە بناغەکەیدا. ئەمە لە ڕووی پزیشکیەوە ناوی لێنراوە لا ڕەهێڵی هەڵمژین. لە ڕابردوودا خەڵکی بۆ هەڵمژینی تووتم بەکاریان هێناوە. ئەوەش ئەو شوێنەیە کە هەمیشە ئاتوانی لێوە هەست بکەی بە لێدانی شادەماری تیشکی هەتا ئەگەر ترپەی لاوازیش بێت. شادەمارەکە لێرەدا تەنها بە پێستێکی تەنک و بەستەرەشانە پارێزراوە. حوتم پەنجە گەورەی پێ هەمومان شوێنەکەی ئەزانین، بەڵام بە دەگمەن بیرەکەینەوە لە ڕاستیدا ئەم بەشەی لەش یەکێک لە گرنگترین ئەرکەکانی لەشمانی پێدراوە. بەهۆی شێوە ناوازەی پەنجە گەورە ئەتوانین بە شێوەیەکی ناکۆتایی هاوسەنگی خۆمان ڕاگرین لە باری وەستاندا و ئەوە یەکێکە لە جیاوازە بنچینەیەکان لە نێوان مرۆڤ و شیردەرەکانی تردا. شەشەم زەمسەرگر گرەوەکەین تۆ تەنانەت بیریشت لەوە نەکردوتەوە کە ئەو پارچە پێستە بچووکە لە نێوان برۆکانت ناوێکی هەیە، بەڵام هەر بەڕاستی ناوی هەیە و ئەویش زەمسەرگرە. بەشێکی گرنگی لەشتا یارمەتیت ئەدا دڵنیا ببیتەوە لە پەرچە کردارەکانت بە ئاسانی لە هەر ساتێکدا. چەندجارێک بەدەستت پەستان بخەن نێوان برۆکانت. ئەگەر پەرچە کردارەکانت باش بن هەست بە گژیەکی کەم ئەەکەیت لە چاوتدا و ئارەزوی چاوتروکان ئەەکەیت. پێنجەم لغاوی زمان. ئەم زەمانەوەیە بچووکەی ژێر زمانت ئەرکێکی زۆر گرنگی هەیە. زمان لە دەمدا جێگیر ئەکات و وای لێ ئەکات نەرمی کەمتر بێ. ئەم توانایە ڕێگیرە بێت لە هەڵگەڕانەوەی زمان و قودانی خۆکارانەی زمان. ئەمەش زۆر گرنگە بە شێوەیەکی تایبەت بۆ منداڵی تازە لە دایک بوو، چونکە ئەوان هێشتا ناتوانن کۆنتڕۆڵی لەشی خۆیان بکەن. چوارەم چوقڵی کڕکراگەی گوێ و دژە چقڵ. فەرموون لەگەڵ ڕاستێکی سەرنجڕاکێش ئەم دوو بەشە دیارە بچووکەی گوێمان بە ئینگلیزی پێیانەوترێت تراگس و ئەنتی تراگس کە ئەویش لەو شەی لاتینی تراگۆز کەمانەی بزن و چوقڵی کڕکراگە دێت. یارمەتیمان ئەدا گوێ بیستی ئەو دەنگانە بین کە لە پشتەوە دێن لە ڕێی گەورەکردنی دەنگەکە و ئاشکراکردنی سەرچاوەکەی. لە کاتێکدا دژە چوقڵی کڕکراگە هەمان شدەکات لەگەڵ ئەو دەنگانەی کە لە پێشەوە دێن. سێم تۆنسیلز. زۆرێک لە ئێمە نەشتەرگەریەکی ڕۆتینی ئەنجامداوە لە منداڵیدا بۆ لابردنی تۆنسیلز و ئەمە خەیاڵی ئەوە دروست ئەکا کە ئەوە شتێکە وەک پاشکۆ بەشێکی سەرەتاییە و پێویست نییە، بەڵام ئەمە ڕاست نییە. تۆنسیلز یەکەم بربەستەکە لە بەکتریا و ڤایرۆس ئەمان پارێزێت، ئەمەش بە دەردانی خانەی لیمفاوی. کاتێ تووشی هەوکردن ئەبێدیان لێ ئەکرێتەوە ئەبێت بەشەکانی تر بەردەوام بن لە پاراستنی لەش، بەڵام لەش لەگەڵ تۆنسیلز پارێزراوترە. دووەم پێستی دەوری نینۆک. هەر کەسێک بەلایانی کەمەوە جارێکمانی کۆری کرده بێت زۆر باش لەمانێ پێستی دەوری نینۆک تێئەگات. پارچە پێستێکی ئەستورە لە سنووری نێوان نینۆک و پەنجەدا. زۆرجار خەڵکی ئەم پێستە ئەبڕن بۆ ئەوەی وا بکەن پێستیان نمونەیی بێت، بەڵام ئەوە سەرکێشێکی زۆر ئەکەن. ئەم پێستە ئەرکێکی گرنگی هەیە، دەستمان لە بەکتریا زیان بەخش ئەپارێزێت کە بە شێوەیەکی زۆر لە شارە گەورەکان هەیە. ئەگەر بەکتریایەک بچێتە ناو لەشتەوە لە ڕێی برینێکی بچووک بەهۆی بڕینی ئەم پێستە شۆرینی دەست یارمەتیت نادات.
یەکەمان نەثرا بەشێک لە شارەزایان ڕێکەوتون لەسەر ئەوەی ئەن نەثرا گەشەی سندوو لە لای مرۆڤ لە سەدەکانی پێشمێژ و ڕۆڵی گەورەکەری بۆنکردنی گێڕاوە. ئەمڕۆ هیچ پێویستیمان بە هاوشێوەی ئەم هەستە باشە نییە بۆ بۆنکردن، بەڵام ئەن نەثرە هێشتان هەیە تا نەریتەکانمان بیر بخاتەوە. سەرەڕای ئەوەش پزیشکەکان ئەتوانن حاڵەتی تەندروستی کۆرپە دیاری بکەن لە ڕێشێوەی ئەم بەشەی لەش لە هەندێک کاتدا ئەن نەثرە شێوەی هەڵەبێت نیشانەی نەخۆشی ئۆتیزم یان هەر نەخۆشیێکی ترە. ئایا ڕاستی تری سەرنجڕاکێش ئەزانیت لەبارەی لەشی ئێمەی مرۆڤەوە؟ لە کۆمنتەکاندا پێمان بڵێن. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا. وە لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایب بکەش چاڵک بکەن. و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.